دۆناڵد ترەمپ و جەنەڕاڵە باڵاکانی لە نووسینی خەبات کووردە مانگێک زیاترە بە بڕیارێک ناوی وەزارەتی بەرگری ئەمریکا بۆ وەزارەتی جەنگی ئەمریکا گۆڕاوە و دوێنێ یەکەم دیداری وەزیری جەنگ بیت هێکس و دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا بوو لە بنکەیەکی هێزی دەریایی لە ویلایەتی ڤیرجینیا لەگەڵ زیاتر لە 900 جەنەڕاڵی پلەبەرزی سوپای ئەمریکادا کە چەندین ساڵە دیداری لەو شێوەیە ڕووی نەداوە. شایانی باسە ترەمپ لە دیدارەکەیدا لەگەڵ ناتانیاهوی سەرۆکوەزیرانی ئیسرائیل بەدەست پێشخەریەک و بە 21 خاڵ لە ئەنگری خۆی بۆ وەستان و کۆتایی هێنان بە شەڕی غەزە دووپات کردەوە و ئێستا بە پاڵپشتی تورکیا و قەتەر و میسر خەریکە شەڕ لە کەرتی غەزە بانگەوازی بۆ دەکرێت. ترەمپ لەو دیدارەیدا کە لەگەڵ جەنەڕاڵەکان ئەنجامیدا بە شانازیەوە ڕایگەیاند کە جیلی شەشەمی فڕۆکە تازە و پێشکەوتوەکانیان کە لە بیدوو ڕاپتەردا خۆیان دەبیننەوە بە سەرکەوتووی کەوتۆتە بواری خزمەتی سەربازیەوە. اینجا پێدەچێت لە دوایە و کۆبوونەوەی کۆمەڵی جەنەڕاڵ دوور بخرێنەوە و جەنەڕاڵی گەنج و شەڕکەری جەنگی تازە گیان بگرنەوە و ڕاهێنان و مەشقی تازە و سەربازی زیاتر بخرێنە ناو ڕیزەکانی سوپاوە لە هەموو بوارەکانی سەربازیدا. شەڕی 3 ساڵەی ئوکرانیا و رووسیاوەی سەلماند کە گۆڕانکاری گەورە دەبێ بکرێن و شێواز و پلانەکانیش بە چەکی تازە و بیری تازە ئەنجام بدرێن. بە تایبەتیش کە درۆن و فڕۆکەی بێفڕۆکەوان جەنگی ئەلەکترۆنی لە هەموو بوارەکاندا خەریکە زۆرێک لە شەکەکان بێکەڵک دەکات. میزانیە وەزارەتی جەنگی ئەمریکا بۆ ساڵی داهاتوو لەناو کۆنگرێس هەرای ناوەتەوە لە نێوان دیموکراتەکان و کۆماریەکان و خەریکە لە چەندین تریلیۆن دۆلار تێدەپەڕێت. هەر بۆیەش ترەمپ دەڵێ پێویستە ئەمبارەکانی سوپا زیاتر پڕ بکرێن. بۆ نمونە 5 میلیارد دلاری تەنها بۆ کڕینی چەندین جۆری گولەتۆپ بۆ ئەو مەبەستە تەرخان کردووە. هەواڵەکان وا ڕایدەگەێنن کە بڕیارە فڕۆکە هەڵگرێکی ئەمریکا بگاتە دەریای باڵتیک و لە نزیک کەناراوەکانی سوێد و فینلاند لەنگەر بگرێ و هەر ئەمڕۆژ دانەیەکی تر گەروی جەبەل تاریخی تێپەڕاند و بەرەو قوڵایی دەریای ناوەڕاست بەڕێگاوەیە. بە پێوەی لایەکی کۆبوونەوەی جەنەڕاڵەکان نهێنی بووە و زۆرێکیش لە چاودێران پێیان وا بووە ئەو دیدارە بۆ ڕاگررتنی شەڕی ئۆکراینیا ڕێکخراوە، بەڵام ئاژەنسی تاسی ڕووسی ئەمڕۆ ڕایگەیاند کە بەپەلە بەرپرسێکی باڵای ئێرانی بانگێشتی موسکۆ کراوە و ڕووسەکان بە بەرپرسە ئێرانیەکان ڕاگەیاندووە کە کۆبوونەوەی ئەو جەنەڕاڵانە و دووبارە لێدانەوەی ئێرانە. بە مەرجی ترەمپ لە کۆبوونەوەکە ڕایگەیاند کە ئێران ڕازی بووە بچێتە ناو پەیماننامەی ئیبراهیمەوە و هیچی تر دژایەتی بۆ ئیسرائیل نیشان نەدا. لە تورکیاش دوای ئەوەی کە ئەردۆگان لە دیدارەکەی لەگەڵ ترەمپ ڕیسواکرا خێرا سوپابەزیوەکان ڕەوانەی دەوروبەری حەلەب کردوتەوە و خودی ئەردۆگانیش کەوتووەتە دژایەتی ئیسرائیل و خۆی بە لایەنگری غەزاویەکان لە قەڵەم دەدا و کوردان لە باکووریش بە برا ناوزەت دەکا و لە ڕۆژاواش بە دوژمن هەژماریان دەکات. لە هەمان کاتیشدا دوای دەنگۆی ڕازی نەبوونی ترەمپ لە پێدان و فرۆشتنی چێک بە تورکیا ناڕەزاییەکی گەورە لە نێوان هاکان فیدان و کوڕوزاوەکەی ئەردۆگان سەری هەڵداوە بەهۆی فەشەلهێنانی فرۆشتن و دروستکردنی چەندین کەرەستەی سەربازی کە لە نێوانیاندا درۆن و فڕۆکەی جەنگی بوونی هەبووە و پێویست بووە کۆمپانیەکانی ئەمریکا کەرەستەی وەقدانە دابین بکەن کە لە نێوان تورکیا و ئەندەنوسیا ئیمزا کراون و بایدەیان میلیارد دۆلارن. بە بڕوای بەندە گەیشتنی هێزێکی زۆری بەرگری ئەمریکا بۆ قەتەر و ناوچەکە بەگشتی سەرەتا کۆتایی هێنان دەبێ بۆ شکاندنی باڵەکانی ئێران لە یەمەن و عێراق و زەختیش دەبێت لەسەر ئێران و رووسیا بۆ چۆکدادان و ڕاگررتنی شەڕ و ڕێگریکردن لە فرۆشتنی بە قاچاغی نەوت و غازی هەریەکە لە ئێران و رووسیا و زەحمەتی شاگەر ئێران چۆکدانەدات لێدانێکی سەربازی توند و خێرا بۆ خۆی